عالی لەکوێی؟ دەتهێ بەڕاستی بزانیان نا؟ نامەوێ. بەیانی وەزیر تەلەفۆنی کرد. سەرخۆشی لێمان کرد لەو هێرشە گولەبارانەی دوێنێ ڕوویدا. باشە زانی و کەسانە کێ بوون؟ ئەو سەرسەریانە هێریشان کردوتە سەر دوو شوێنی تریش وەکو ئێمە لەو تاخمانەدایان ناسین کەسیان نین. چۆن دەزانی؟ بە گوێرێ بە دوواداچوونەکانم. بەڵام لەوانەیە ئاگادارکردنەوە یەک بێ. بەس ئەوان بن پەنجەی یەکەیەکیان لە بنەوە ڕادەبڕم. نا لەوانەیە ئاگادارکردنەوەیکی گەورەتر بێ. دەترسم ئەزەلەوەی پێوتبی. وازم قسانە بێنە. علی دەتۆ وەرە ئێرە؟ دەمەوێت ڕادوەرگرم. کورە واز بێنە جەنگۆ تۆ ڕای کەسانی نزیکت وەرناگری. عەقڵی پارەی ژنەکەشی وەردەگری بەڵام ڕای وەرناگری. نا ئەمە جەنگیزی کۆم بوو. ئێستا جیاوازی چییە؟ ئێستا جەنگیزی مۆدێرنە. دیموکراتیانەترە. مەسەلە ئەوەیە سەردار چی لێ بکەین؟ پێت ناڵێم با ئەیشەم پێت بڵێ با بەینتان تێک نەچێ خۆتان بەینتان تەواو نییە زۆر. سەردار ئێستا و پیاوەی جاران نییە. ڕاستە شتێکی وا هەیە. کوڕە ڕێک جێی خۆیت. لەکوێ ئەو سەرسەریە؟ دەمێ بچم بیبینم. بە بێگاز هەلگر عەلی ئەمە نابێ. ئەگەر دەتەوێ بیبینی ئەوە دەبێ پێکەوت. ڕێکی خەم؟ ڕێکی خە. ئەها عەلی پێشەوەی بچین وەرە بۆ ئێرە قسە دەکەین. ئەوەیان تەواوە. ئەوە تەپە بۆ چێ چووە؟ ئێمە کار بکەین و جەنابیشی لە پیاسەیە. دەی کۆبنەوە دۆین. کوڕم چییە لەگەڵ دایکت قسە ناکەی؟ کاکت تۆی لە هەموو کەس زیاتر خۆش دەویست. هەندێک جار لە ئێمە زیاتر خۆشی دەویستی. کووە؟ چی؟ خۆشەویستیەکەی؟ دەی پێشانمدا؟ کووە؟ من نایبینم. چییە بەبیرت نایە مەمەد؟ لەسەر ئەم جێگایە دەخەوتن بەیەکەوە لەسەر جێگای خۆت دەترسای ئەویش دەیبردێ لای خۆی. لەبیرم نەچوو دایکە نیگەران مەبە. کوڕم کوڕەکەی خۆم لەوانەیە هەندێک شت هەبوو بێ نەمانزانی بێ گەر بزانین. منی شەوڵی ئەمە دەدەم دایکە. لەکوێی کوڕە تەفۆ دەبێ کاری تۆش بکەم دەڵێن پێی تۆش ببڕمەوە. ئەلۆ؟ خواشایە تازە باسیتون دەکرد تەفۆ گیان. خۆش ڕادەبوێری تەفۆ؟ شکر باشە. ئەمرێکت نەجێبەجێکەم؟ نابا بۆ قسەی سێکاگەلی. کاری خۆت بەجێ هێشت بۆ ڕۆیشتووی من وا لە شوێنی تۆ چادێریە و هەتیوە دەکەم. باشە من پێم نەوتی لە دوای ئەو سەسەریە نەبیەوە؟ کێشەیەکی خێزانیم هەبوو بمبورە کاگەلی هەر ئێستا دێم. کێشە و مێشەی چی کوڕە؟ خێزانی تۆ لەمە دوای ئێمەی کوڕم. بەرحاڵ کاری خۆت تەواوکە اینجا وەرەوە. ئەمڕۆ ڕۆژی بەختی تۆیە. جەوەکە خۆشە دیمەنەکان جوانن. بەڵام کابوسێک دێت و دەخا. ببوورە شەکرمان نییە شەکرم لێ قەدەغە کراوە. ئەگەر حەز دەکەی با چیرۆکێکی وەکو شەکر شیرینت بۆ بگەڕمەوە. حەسان ساباح دەناسی؟ حەسان ساباح پیاوێک بوو لەسەر لووتکەی چیایەکی سەخت دادەژیە. ماڵی لە ناو قەڵایەکدا بوو قەڵای ئەلەموت. حسابی وە پاشاش نەدەکرد بێباک لە یاسا. پیاوێکی زۆر مەترسیدار بوو. لەو کاتەدا سوڵتان سەلاحەدینی سەلجوقی ڕاوچیەکانی خۆی نارد تاوەکو حەسەن سەباحی ڕاو بکەن. سەری حەسەن سەباحی دەویست
حەسەنیش بەمەی زانی نێردراوێکی ناردە لای سوڵتان نێردراوەکە گەیشتە کۆشکی سوڵتان چووە پێشەوە وتی حەسەن پەیامێکی هەیە بۆ سوڵتان سوڵتان وتی فەرموو بیڵێ نێردراوەکە ئاوا سەیری کرد وتی بەم قاڵە باڵغیە نابێت سوڵتان قەڵەباڵغەکەی نەهێشت نێردراوەکە وتی با ئەو پاسەوارانش بچنە دەرەوە پەیامەکە تەنها بۆ تۆیە سوڵتان کەمێ ورد بووەوە پاسەوانەکانیشی دەرکرد دواتر نێردراوەکە بینی دوو کۆی لە ماون لەلای سوڵتان بۆ پارێزگاری ئەو وتی ئەوانەش دەرکە دەرەوە سوڵتانیش وتی ئەوانە دەرناکەم ئەوانە کوڕی منن جێمەتمانەترین کەسانی منن وتی ئێمە هەر سێکمان یەک کەس حسابین بڵێ ئەگەر نازوو بڕۆ دەرەوە دواتر نێردراوەکە چووە لای دوو کۆی لە پاسەوانەکە و وتی پێیان ئەگەر پێتان بڵێم کە شمشێرەکانتان دەرکەن و سەری تاوانبار پەلدەن چی دەکەن دوو کۆی لەکە شمشێرەکانیان دەرکرد و بێ بیرکردنەوە وتیان فەرمانتە بەم شێوەیە نێردراوەکە بێ ئەوەی سەیری پشتەوەی خۆی بکە دەرچوو ڕۆیشت سوڵتانیش هەر ئەو ڕۆژە ئەو پیاوانەی کە ناردبوونی بۆ ئەوەی سەری حەسەن سەباح لێ بکەنەوە و بینێرن بۆی هەموویانی گەڕاندەوە زۆر سەیرە بەڕای تۆ ئالەم چیرۆکەدا من کێم تو حەسەن سەباحی من نێردراوەکەم نێردراو باشە تۆ کامەیانی ئەمن کۆی لە شمشێر بەدەستەکەم باشە ئەگەر ڕۆژێک نێردراو پەیامێکت بۆ بێنێت چی دەکەی من ببوورە خاڵۆ تەفە کەسێکی سادەیە من بەقەدەر تۆ لە کتێبوشن نازانم گەر پێیان هەڵگر خاوەن پەیامەکە بێ ئەوەی پێویست بێ دەیکەم دەی با زیاتر مێشکت ئاڵۆز نەکەم خوارزە باشە ئەگەر ئەزەل پێت بڵێ مەکوژە ئەمنیش پێت بڵێم بکوژە چی دەکەی ئەوە قسەی لەسەر نییە خاڵۆ تۆ بڵە بیکوژە یەکسەر دیکوژم خاڵۆ دا و چیرۆکەی حەسەن سەباحم دێ تا بیخێنمەوە بەخێننەوەی دەزانم چێ بکوژم تۆ مێشکی خۆت بەم شتانە ئاڵۆز مەکە خوارزە پەیامەکە وەرگرە ئادەی کوڕی خۆم ڕۆژێکی خۆش بۆ تۆ ئازەل ئەوە کەوتیەکان بیرەوە برازاکەم کارێکی بچووکمە بوو فەرموو هیچ لە دوێنێشەوە قسەمان نەکردووە هێرشەکەمان چۆن بوو مەراقم کردووە دەست خۆش بێ باش بوو بەڵام تۆ کارەکە نیچ جێبەجێ دەکەی ئاگادار بە تووشی بەڵایەک نەبی چیتر هەیە خەریکی کارێکم بڵێ ئەگەر پێویست بە یارمەتی هەیە نا ئەم کارەوەندە گرنگ نییە ئەو کارەنان خۆیان بێسەر شێست نەڕێەوە هەراگای لە نەمێنێ کوڕەکە ڕادەکا خۆوازی لێ ناهێنێ برازە قسەی لەسەر دەکەین منداڵەکان دیارەکانتان بەدڵە تاواو کاکە تاواو تێگەیشتم کەس منی ناوێ ڕێزی خۆتان بگرن کوڕە ئایا ئێوە قەت لە دەستان دێ کەسێکی بێتاوان بکوژن؟ ئێمە وامان کرد بەجددی ئەو شەو دەیکەین گاڵتەی تێدا نییە ئەو 50,000 قسێ بکەی
ئەیشان تۆ ئەم شەو هەتا بەیانی عومەر لە لای خۆت لە هێڵیەوە هەر چۆنێک بێ کارەکەت ئەوەندە گران نییە بە گوێرەی کاتی دیاریکرا ژوورەکە بەجێ دێڵی من کەسێکی زۆر وەحشیمە وانابێ هەموو شتێکت کردۆتە یاری و فشکات جەنگیز هەموو شتێک یاریە کاکە دەکەواتە بڕۆ هاوڕێکی گاڵتەزاریوە خۆت دۆزەرەوە ئەی دوایە بیرم ناکەی جەنگیز دەی بابەت گێنێتە ماڵەوە برادەرینە ئێوە بڕۆن من ئەو دەگەێنمە ماڵەوە ئاستاییە ئێمەش بین لەگەڵت نا بۆچی دێن ئێوە بڕۆن تۆ ئامادەی بۆ کارێکیان نا کە دۆڵەمەندمان دەکات دەبمە قاتیل کوڕە قاتیل فەوتاندنی عومەری خۆمان بڵێ بزانم ئەیشان دەزانێ؟ وا دەزانێ بەس جسیە دایناوە دوسێ ساڵی تر بەربێ چی بەدەست دێنی جەنگ و بە بەردێک دوو چێشکە هەم بەدەست هێنانی پارەیەکی زۆر و زەوەن هەم بەدەست هێنانی کچێکی نازداری خۆشەویستی برادەرەکەت ناوێری چەکەڵگری عەلی ئەگەر نایکەی بێنە خۆم بیکەم پێم ناڵێ چیت پێ دەکرێ؟ ها؟ هەرەوە مابوو مناڵێک چەک هەگرێ و بیتەقێنێ دەتەوێت کارەکەمان فەشەل بێنێ؟ بەیەکەوە ئەو کارە دەکەین تا دەگەینە کۆتایی لێت ناترسم کاکە عەلی ئەوە یاری نییە ڕاستیە ئەیشن ئاگات لە خۆیە؟ کێ دەڵێ دەگەینە بەیانی عومەر نەوەک تا هەتایە یەکتر نەبینینەوە دەمەوێت ئەم شەو تا بەیانی لەلام بی ئێستا تەنیایە دەی بڕۆ پەلە بکە کوڕم نازانی تەنیا 2 سعات کاتمان هەیە با پاسەوانێکی تر نێ زوو بەدەی سلێمان ڕاوەستە چی لێ؟ ڕاستە کوڕە منم خۆ ناتەوێت لە جەنگیزی برادەرت دێ تۆی بزانم بەو درەنگ شەوە لێرە چ دەکەی؟ کوڕە جستانەکەم لەناو دۆڵاب جێهێشتووە پارەی تێدایە بەیانی جەنگیز بەیانی وەرە تۆ یارسە یارە نازانی؟ دەزانم کاکە تەنها 2 دقە تۆ من بخە ژوورەوە ئینجا منیش فێری یاری گرنگەکانی ژوورەوە دەکەم نابا بە نامهەوێ فێری کاری ژوورەوە بم ئاخێ هەراوای بۆیە ژیانە داوایە کاکە بە نەرمنیشم وتووە ئەگەر دەڵی تەلەفۆنی بۆ بکە ئەرێ چ پێوە دێک لەگەڵ خانووی بەڕێوە بەرە هەیە ها؟ ئەگەر لێ نەبێ بۆ خۆت دەزانی وەرە با تێتگەێنم ئەو ڕۆڵەتی هەیە ئەها کە دەسوڕێتەوە دەبێ زۆر بە دیقەتەوە سێری بکەیت
کلاوت نییە کورا کاکە ئەگە درۆم کرد هەتوو چاوم دەربێنە ئەو جا بڵە پارەی حرام پەیدا دەکەنەوە کەر لەکوێ کەوتووە و کوندە لەکوێ دراوە وەڵڵا کاکەم بۆ خۆم لێرە دوو کار دەکەم بۆ ئەوی بتوان منداڵەکانم بەخێو بکەم دەڵی چی ئەوە دنیاهەیەیدی ئەوە چی بەرەفرەتبی بەخاطری خوددا بکوشن منداڵم هەیە دوو منداڵم هەیە سومی کوشە بەرەفرەتبی بکوشە تۆ دەمری بۆیە ئێمە بژین خۆشم دەوێت ئەیشان منیش زۆرم خۆش دەوێت هەرگیز لە بیرت ناکەم عومەر لێگرلو کە لەم چیکە دەڵێن بەرمدەن باوکە تۆ درۆت لەگەڵ کردم ئاوا پێویستی کرد ڕێگایەکی ترمان نەبوو من کچی خۆم دەناسم هەموو شتێک ئاشکرا دەکەم سیرکە تەندروستی هیچ باش نییە دکتۆرەکان ڕۆژ بەڕێشتی خراپتر دەڵێن بۆیە هێناوتمە ئێرە تاو کارێ بکەی شەت ئەیشان تۆزجان ئەیشان ئەو شەوە ئیتر ئەو شەوە هاتە لام و کاتێ ڕەتم کردەوە شێت و هار بوو وتی دەمبینی بزانت چەند دەوڵەمەندە بم پەشیمان دەبێەوە وتی ئەو شتێ بەتەما بووم ئەو شەو دەیکەم ئەیشان
تخوا بمبورە عمر. دادگا بڕیاری خۆیدا دادگای کراوەی کۆماری تورکیا لە ئیستانبول بە گوێرەی مادەی نوێمی دادگای دەوڵەت ئەنجامی خۆی ڕادەگەیەنێت. بە جۆرەی یاسای سەزادانانی دادگای دەوڵەتی تورکیا مادەی 63 بەرگەی 92 کە 30 ساڵە جێبەجێ دەکرێت تاوانبار عومەر ئوچار دانیشتووی ئەستانبول سەزای بەندکردنی هەتایی بەسەردا سەپێنرا. منداڵەکەت نزیکەی 5 هەفتەیە. دەتەوێت سەیریکەی؟ نەخێر. ڕاستیەکەی باشترە تەماشاکەی. مناڵم ناوێ. دەمەوێت بیچوێنم. دڵی لێ دەدا؟ بەڵێ لێ دەدا. دەتوانم گوێم لێبێ؟ تۆ چ زۆرە مرۆڤێکی عەلی لەوێنەشدا هەر لە دواوەی ئێستا بە تەمای چی؟ لەکوێ بووی؟ خۆت بەرەو تەنیایی پەڵکێشداوە ها؟ سەرمان دەخۆی. ئەوە چییە؟ بگرە ناوسێرکم بۆ هێناوی ئەوەی کاتی خۆی حەزت لێی بوو کاتێ لە دوکانەکەتدا دەمان خوارد تۆ حەزت لێی بوو. دەبەنگەکەمان تووڕە کردووە وتم لەوانەیە ئێستا شتەکانی کۆ کرد بێتەوە ڕۆیشت بێ. ئاشکرا نابی. قەت نابین کاکە عەلی. من زۆر وام دەوت نەبوو کارێکی ئەوەندە دۆزەخیمان کرد تەنانەت جێهێشتنی گەڕەکی تاوانەکەش هیچی لە بابەتەکە نەگۆڕی. عەلی پرۆژەی ئۆتێلەکە کارێکی گەورەیە هەر سەیری من مەکە بێ تۆ نابێ بێ تۆ لەو قوڕە نایەمە دەرەوە. دەردێنمەوە. ئەمەم دێ بابی خۆم. لەکوێت هێنا؟ بۆ جێ لەی نەفام وا دەزانێ ئەوەندە دەست و پێسپیم. بەتەمە هەر لێرە ژم بێنی؟ سەیەکە عومەر تۆ ڕاستیەکەمان پێ بڵێ ئێمە بووین لە بچینەدا خیانەتمان لە تۆ کرد یان ئەوە تا تۆ دەتەوێت یاریەکەمان لەگەڵ بکەیت؟
کاکە ژیان لەم چیرۆکەدا پیاوە خراپەکە منم وە تۆش پیاوە باشەکەی وانە؟ مادەم تۆ ئامادەی وەڵامی ئەمە بکە پرسیارێک و لە خۆتی بکە ئەوەندە ئاسانە بڕیار لەسەرم شتە بدەیت؟ بەڕای منەوە وانییە برادەر، بەڕای من تۆ لە ئاسانەکەت هەڵبژار فێڵت لێمان کرد چونکە کوشتن زەحمەتترە لە مردن عومەر، چونکە ڕۆیشتن لەمانەوە ئاسانترە عومەر، چونکە بەڕای من هەر وەکو لە چیرۆکە باش و خراپەکاندا لەلایەک کەسانێک هەن و دەڕۆن، لەلایەک تریش کەسانێک هەن دەمێننەوە، لە لای سێمیشدا کەسانێکن هیچیان بۆ ناکرێ و ڕێک لە نێوانەکەدا دەمێننەوە. کوڕێم ئەوە چی دەکەی کوڕە؟ تۆ هاوڕێی کاتی سەربازیت نەبینیوە؟ کاکە و پیاوە بۆوە پیر بووە؟ بەو پیریە لێی گەڕێ هەمومان بەڕیش هەڵدەواسێ. دەبەست ئێوەش ئاس ببنەوە. ئەوە چییە؟ دەڵێ مناڵن. فەرموو جەماعەت بەخێراتن. نانی بەیانی تا خواردووە؟ سیرکەن تازە ئامادەی دەکەم. گەرم و نەرم. پەتاتەی سوورکراو بۆ خاتری خوا. بەهادی ڕۆژەیان ڕابردوو. ئێستا شەرە دوایانەوەمدایە لەو ڕۆژەوە. کوڕم خەبەر بدە پۆلیس با بچین بە گرتیان بدەین. بەڵگەوان نێدایە چی بڵێین؟ چۆن نییە شتێک دەدۆزینەوە. دایە جۆنجۆنێ بگرە، من لە زیندان ڕام کردووە. گەر عومەر بگەڕێتەوە ئەویش ئێستا تاهامبارە. چی بکەین کوڕم؟ عومەرم نادایە گیان ئەو ڕوانێک کە تۆ دەتناسی. بەڵام ناخت ماوە ئەو بۆ من بەسە. ناخشیان پارچە پارچە کردم دایە گیان. منیشیانەکە خۆیان لێ کردایە. ئەمە چ قسەیەکە؟ تۆ عومەری تۆ هەرگیز نابیتەوە ڕۆڵەگیان. تۆ عومەری کەس ناتوانێت ناخی پاک پیسکە. ئەیشان ئەوەی لەسێر ڕێککەوتین پێدوت؟ ئەوەی تۆ دەڵی دەکەین لە شوێنێک جەگیری دەکەین ئاسوودەشی دەکەین شوێنێک دوور لە ئێمە. دەست خۆش دەی با بڕێن. بە عەلیش بیزانێ. ئەیشە نایەتەوە ئێرە؟ نایە خواحافزی لە باوکە گیانەکەی بکە؟ سەردار تۆ لەسەر پەیمانی خۆت مێنەوە تا ئێمەش مێنینەوە. ڕاستە؟ باوام لێ بێ. باشە تۆ واز لەوانە بێنە. بەڵام جەنگیز خۆ من لە چاکە زیاتر سیترم لەگەڵ تۆ نەکردووە. جا چی بکەم؟ سپاس بکەم؟ باش ئاگاداری ئەیشەمبە ئەوەندە بەسە.
خۆت دەزانی من بە هەردوو دەستەکانەمەی شەنمدا بە تۆ هەر شتێکمان لە تۆ کڕێ بە نرخەکەمان داوێتە سەردار ئەوە لایەنە گرنگەکەی مەسەلەکەیە تۆ هێشتا هیچ نرخەکەت نەداوە ئەوت برد و ڕێک لەم ناوە ڕۆیشتی تۆ بە گەنجایەتی من دەچیت جەنگیز هەمیشە شتێکت لە جێسەرە چی بڵێم خوانە کا داهاتوو وەکو تۆم لێ بکە ئەها گەر بێت و لە دەوری ئەیشان بێت و لە بتبینمەوە خۆت لە دۆزەخ دەبینیەوە هەر هیچ نەبی تۆ تۆقەی قەرزداری منی جەنگیز ئەم دیارە لە باپیرە بۆنەوەکەی بەڵام نەکەی بە ئیشان بڵێ دەڵێن نەوەکەم زۆر جوانە بە ئیشان دەچێ یان بە تۆ خیانەتەوە لە دەستەنیای ڕادەکات بیکەوە بیکەوە کچێ بیکەوە کچێ دەرگا بکەوە ببورن بەهات ئەژەل هاچیوانە پێم کچی قەرمانی منی نا من نیم بەهار وەرە چارەی نییە ئەو کەسەی کە خۆشەویستترین کەسە هەر تەنیا دەمێنێتەوە یا سالگەڕ عەلی هەر چیەک بکەیت جوانترین کچەکەی دنیا هەر لەگەڵ ئەو پیاوە دەبێت کە دەبێت پەنجەکانی ببڕم چی لە ئەزەل بکەین ئەو گازت بینیوە گەر ئەو گازە نەبوایە من قەت برای خۆم دەفرۆشت کوڕی من قەت ئازارم دەدا براکەم گەر پەنجەیەکیان لێدا بوایە چما دەمهێشت کەسێکیان لەبەر دەستم دەرچێ چێ گازگر عەلی ئەژەل چی لۆ بکەین کچاوی خۆش دەوێت تەفۆ کە سەیری چاوەکانم دەکرد ئەو ئەزەری لەسەر لێو بوو ناتوانم هیچی لێ بکەم تاواکو بەهار ئازار نەدەم تۆ عەلی گازگر وازە ئەزەل دێنێت بڕۆە سرد بەم دیوارە نەکەوتووە کۆتایی هاتەفۆ چی کۆتایی هات عەلیە گازگرەکە هەر ئاوا هەر ئاوا کوڕا لەوە زیاتر فڕەمدا ئەیتر تەواو تۆ شێری کاک عەلی ماوەیەک بوو دەنگێکم ناو سەرم دەبیست بەڵامی تر تەواو نەما تەواو کوڕا کارێکی باشم کرد تۆش وەکوم باش بە ها دەی تۆ بڕۆ تەفۆ نیگەران مەبە من باشم بەیانی دەست پێ بکە دوکانی خۆتە تۆش ڕێگا سەلامەت بە کاک عەلی مەمنون دەنگت نێ دەنگت نێ دەنگت نێ
مۆڵەتم داوەتێ چارەیکە بەڵام تۆمەیکە بە پیاوی دەرەوە بیکە باملی خۆمان نەگرێتەوە باشە بەڵام بۆ ئێستا ئەواتیوە پیاوچ پاک دەرنەچوو پاکە چونکە بە پاچی هەموو شتێکی لەدەست دەرهێنا ئەرێ وەڵڵا بەڵام شتێکی دەوێت کە وا بکوازی لێبێنێ نەهێڵێ نزیکی بێتەوە هەر لەبەر چاوی خۆم ئەوی برد هەتیوەی پاکە بەڵام من کەسێکی سەلامەت نیم چارەسەریانکە کاری تۆ ئەوەیە هەر شتێکیان یەکە بە یەکە بگری ئەمانەوەکو ئاژەڵوان کاتێک بەیەکەوە قۆڵیان لەناو قۆڵ یەکترە گەر بە تەنیابیان قرتێنی ژیانیان دەسووتێ لە خۆمەوە دەزانم دەتەوێت ئەوان پیر بن ئینجا بیان کوژی ها کوڕا پیاوەکان بنێرە بیان کوژم بیان قرتێنن تەواویان کەندەی ئەی تۆ کاکە بۆ کارێکی تر خۆی ئامادە کردووە ئالو جانگۆ شتێکەیە پێم نەوتووی لەوە باشتر دەیکەم گەربەی چونکە تەنیایی بۆ یەکەم کەسیان بلیتی بڕیوە ئەرێ کوڕم ئێرە لەکوێ دۆزیوەتەوە با ئۆتێلەکە لێرە دروستکەین پارەیەکی زۆر کەمتری تێدەچی لێرە ها؟ دەی بابزانی چی دەوێ؟ وەرە لێرە دانیشە علی تااقەتی یاری شتوام نییە کارم هەیە ئێرەش دەڵی بەفرە ڕاق بوومەوە فێڵباز ئەوە چ دەکەی کوڕە؟ دانیشە دانیشە آخر تۆ پیاوی کوڕە علی هەر کەسێک شتێکی پێوتبی هەمووی درۆیە من ئەوەشیان درۆیە چونکە دێوەزمەی حەشارگەکە تەنها هەی فێڵ باسی کە ئاخیرەکەی منی شت فرۆش دەدوست منیش بدێرێتە نیشت عومەر وانە جارێک بەس نەبوو کوڕە تۆ خیانەت لە هەموو کەسێک دەکەی فێڵ باس بتکوژم ئێستا کوڕە هەر ئێستا دەتکوژم علی 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 تۆ چێ هەڵدەخەڵەتێنی؟ ها؟ من جەنگیز تۆش علی تۆ دەتوانی هەموو کەسێک بکوژی بەڵام ناتوانی من بکوژی لۆ تو چی؟ چونکە من دواشتم کە لە عومەرەوە بۆ تۆ ماومەتەوە ڕاست دەڵێ دەستمت ئاشکرا کرد چی بڵێ من تۆ ناکوشم
بەڵام ئەو دەتکوشێ